بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە پاڵپشتی تۆڕی میدیایی کۆمەڵ فستیڤاڵی سەودای لە شاری سلێمانی ساز کرد. ئێمە وەک ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستاین بە ئامادەکردنی فستیڤاڵی سەودا و ئەم فستیڤاڵە بۆ پێشوازیکردنە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. ڕاستی ئێمە ئەم فستیڤاڵەمان وەکو ئامادەکاریەک کردووە بۆ ئەوەی خەڵکێک بێت خۆیان ئامادە بکەن بۆ ڕەمەزان و سەودای خۆیان لەگەڵ خۆیان نوێ بکەنەوە. بەشداربووانی فستیڤاڵی سەودا بە گرنگیەوە لە چالاکیەکە دەڕوانن و دەڵێن هەمووان پێویستە خۆیان بۆ ئەو مانگە پڕشکۆیە ئامادە بکەن بۆ ئەوەی زۆرترین و باشترین پەرستشی تێدا ئەنجام بدەن و خوددا لە خۆیان ڕازی بکەن. وەڵا پێم خۆش بوو ئەم هینە پێم خۆش بوو کەوا بەرەو ڕەمەزانی چین و گوێمان لە دوو نەسیحەت بێ و دەستان خۆش بێ بەخێر بن سەرچاو. بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بەم فستیڤاڵە لەبەرەوەی ئەمە وەکو ئامادەکاریەکە بۆ مانگی ڕەمەزان و خۆڕێخستنەوەیەکە لە ڕووی ئیمانی و دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم. بەڕاستی ئەم جۆرە مەجلیسانە پێویستمان پێێتی. ئینسان هەمیشە چۆن پێویستی بە خۆراکەی ڕۆژانە ڕوحی موسڵمان پێویستی بە ئیمانە. ئیمانیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیە يزيد وينقص يزيد بالطاعة وينقص بالمعصية. لە ڕاستیدا ئەم جۆرە مەجلیسانە هەمیشە ئیمان بەرزەکاتەوە دەستخۆشیمەیە بۆتە. وڵای زۆر بە گرنگی ئەزانم جارێ بە تایبەتی لەم سەردەما ئێمە وەکو خێزانەکان زۆر پێویستمان پێێتی بۆ بتوانین خێزانێکی باش بەرهەمبێنین بە کۆمەڵگەکەمانیشان. چەند ڕۆژی داهاتوو مانگی شەعبان کۆتایی دێت و مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی ڕۆژوو دێت. ڕێگە پێدرا و پێشینانی ئومەتی ئیسلامیش بەر لە هاتنی بەرەو پیری چوون و هەواڵ و مژدانەی نزیکبوونەوە و کەوتنێ ئەو مانگەیان بە یەکتی داوە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.